بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين وقائد المجاهدين والإمام المتقين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەرانی خۆشەویست ئاشقانی پەیامی ئیسلام، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ، خوا عاقیبەتمان بەخێرکە، خوا هەم لە فیتنەی ژیان هەم لە فیتنەی مردن خوا هەموو لایەکمان بپارێزێ. بەرنامەی ئەم جارەمان لەسەر مافەکانی خانمان بەسەر هاوسەرەکانیانەوە و مافی هاوسەرانیش بەسەر خانمەکانەوە. بەڕاستی ئیسلام هەل لە سەرەتادا کە ئەم ژن و پیاوە دروست دەبن دەبێ اختیار لەلا خۆیانە کە یەکتری هەڵبژێنن، یەکتریان بەدڵ بێت، تەفاهم لەگەڵ یەکا بگەن، ئیستیشارە بە یەک بکەن بۆ ئەوی ببنە هاوسەری یەکتری. ئەو خاڵانەی کە پیاو پێی خۆشە خانمەکە بۆی جێبەجێکە، ئەو خانانەشی کە خانمەکە پێی خۆشە پیاو بۆی جێبەجێکە. بە شریعەتی ئیسلام الرجال قوامون على النساء، پیاوان ڕابەرن بەڕێوەبەری ماڵەکانن، خانمەکانی جێگری پیاوەکانن لە ماڵەکانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته. ئێمە هەمومان شوانیش لێپرسراوە لەوانەی کە لە بەردەستیدا و بە خانمەکانیش دەفەرمێ ئێوەش مەسئولن لە ماڵی مێردەکانتە، کەواتە دەبێ خانمان خیانەت لە ماڵی مێردەکانیان نەکەن و پیاوانیش بە هەمان شێوە خیانەت لە خانمەکانی هاوسەری خۆیان نەکەن. و خانمان دەبێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر خانمێ نوێژەکانی بخوێنێ، ڕۆژووی بگرێ، ئیطاعەی مێردەکەی بکە، ئینشاءڵڵا بە سەلامەتی و بە حورمەتەوە بچێتە ناو بەهەشتی خواوە. کەواتە هەر خانمێ حساب بۆ هاوسەرەکەی نەکا و بێ پرسی هاوسەرەکەی هەنگاو بنێ، دەبێ بزانێت کە لە گوناح و تاواندا دەژی. بۆیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ دروست نییە ئافرەتێک کە چەند قۆناغێک بەبێ مەحرەم بڕوە، حتا نەبۆ حەج نەبۆ عومرە بەبێ ئیزنی هاوسەرەکەی ناتوانێت سەفەر بکە، دەبێت لەگەڵ مەحرەمدا سەفەرکە. ئەمیش بۆ ئەوەیە کە حیا و حورمەتی ئەم خانمە لە ئیسلامدا و لە ژیانی دنیادا پارێزراو بێ لەو چاودڵە پیسانەی یا لەو داوێنە پیسانەی کە تەماحیان هەیە لە ناو خانمانە. کەواتە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خانمێک دروست نییە بۆی ڕۆژووی سنەت بە ڕۆژوو بێت تا ئیزن لە مێردەکەی وەرنەگرێت. کەواتە لەو ڕۆژانە کە ڕۆژەکان سنەتن نەک واجب، بە هەڵە تێنەگەن، چکە واجبات ئەوە ئێمە سەمع و طاعە لە معروفە. پێغەمبەر فەرمێ السەمع والطاعة في المعروف لا طاعة لمعصية الخالق. سەمع و طاعە لە چاکەدایە. خوا نەخواستە ئەگەر هاوسەرەکەت ئەو پیاوە ڕێنمایی خراپیدا بێ شەرعی بوون، ئەتوانێ سەمع و طاعەی بۆی نەبێ. یا ئەگەر خانمەکە بە پێچوانەوە داوای بێ شەرعی لە هاوسەرەکەی کرد، دەتوانێت بۆی جێبەجێ نەکات. کەواتە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مشاوەرەی بە خێزانەکانی کردووە و زۆر ڕێزی لێگرتوون و لە سولحی حودەیبیەشا ئەوە بوو پرسی بە خێزانەکەی کرد بۆ ئەوەی و پرسیشی پێ کرد و بە قسەشی کرد و زۆر بە چاوی ڕێز و حورمەتەوە سەیری هاوسەرەکانی دەکرد و ئیستیشارەی پێدەکردن لە ئیش و کارەکانی ڕۆژانەی خۆیدا. لەبەرەوە هەر خێزانێ دەوێتی بەختەوەر بێ، دەبێت بە ڕێز و بە احترامەوە گفتوگۆ و توێژ بکەن و شاورهم فی الأمر. ها خوا گیانە فەرمێ ئیستیشارە بکەن، پرس بە یەک بکەن. ئێستا زۆر جار هەیە لە کێشەیەکی کۆمەڵایەتیە، زۆر جار بۆ ئێمە چوینەتە سەر بەڕێی ماڵێک بۆ داواکردنی خانمێک کەچی کاتێ دەڕای پیاوەکە دەڵێ من هیچ ئاگام لێ نییە، هیچ پرسی پێ نەکراوە، هیچ حسابێکیشی بۆ نەکراوە. ئاخر چۆن دەبێت تۆ کچێک بدەی بەشوو باوکی ئەم کچەکەوەلی ئەمرێتی ئاگای لێ نەبێ. بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر قورسە و دەبێت ئام ئاگامان لێ بێ. هەموو شتەکانمان بە پرس و مشاوەرە بێ. ئەگەر خانمێ پرس بە مێردەکەی بکات گەورە دەبێ، ئەگەر گەورەی پیاوێک پرس بە خانمەکەی بکات ئەویش هەر گەورە دەبێت. کەواتە لە ڕێزت کەم ناکاتەوە، بەعەکسەوە لە ڕێزت زیادکات. جا خانمان ئەگەر تانەوێ بچنە بەهەشتەوە، پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر خانمێ هاوسەرەکەی شەهادەی بۆ باو لێی ڕازی بێ، ئینشەڵڵا جێگەی بەهەشتە. بە پێچوانەوە ئەگەر خانمێک شایەتی بۆ هاوسەرەکەی بدا بڵێ بەڕاستی مەردە و پیاوە و خواناسە، ئینشەڵڵا جێگەی بەهەشتە. وەکو قسەیەکی خۆش بۆ بینەران و بیسەرانی خۆشەویستکەم، ڕۆژێ قەدەری خوا لە نوێژی نیۆڕۆدا ئەو فەرمودەم بۆ نوێژخوێنەکان خوێن بڕواتان ببێ لەو هەموو نوێژخوێنە لەوانەیە 50-60 کەسی لێبوو بێ، یەک زەلامێ ئەویش لەژێر لێەوە کەوتم پێغەمبەر گیانە فەرموێ هەر پیاوێ لە خانمەکەی ڕازی و ئینشەڵڵا جێگەی بەهەشتە، پیاوێکیان فەرمووی ئینشەڵڵا. ئەوە دوای هەمووی بێدەنگ بوو. لەبەرەوە بەڕاستی ئەمە مەساتێکی قورسە کە خوا نەخواستە ئێمە وامان لێبێ کەس حساب بۆ کەس نەکات. ئەجا کوردواری خۆشمان قسەیەکی جوانی کردووە، ئەڵێ ماڵی فرێککێخا وێرانە، ئەگەر هەمووی ئاغابێ ئەیکێ جێداخە نابێت. دەبێت ئینشەڵڵا ئێمە بە پرس و مشاوەرە بکەین و ئەو کۆرپانە هی هەردووکمانە لە بینی هەردووکمانە پیا بووە. ئەها بەداخەوە ئێستا یاساکانی دەستی بەشەر زوڵم لە پیاوان دەکەن، ئافرەتانیان بەرز کردوێتەوە. ئەمە نەعەدالەتیە، نابێت. دەبێت هەر کەسە پیاوە حەقی خۆی بێتێ، ئافرەتە حەقی خۆی بێتێ، ئەوە دایکە ئەویش باوکە، کەواتە هەردووکیان دەبێت ڕێز لە یەکتری بگرن.
و پیاوانیش دەبێ بە چاوی حرمەت و ڕێزۆ سەیری خانمەکانیان بکەن و خزمەتی خانمەکانیان بە عیبادەت بزانن. لەسەر پیا واجبە نەفەقەی خێزانەکەی بۆی جێبەجێکە ڕەزیل نەبێ لەگەڵیا، دڵپیس نەبێ لەگەڵیا، خیانەتی لێ نەکا و قسەی ناشیری و نابەجێ و ناڕەوای لەگەڵدا نەکا، چونکە بەڕاستی هەندێ پیاو هەیە جارێ دوایدان دەنیشێ قسەی سوکوسەری قسەی ناشیری قسەی بێ مەعنا بەرامبەر بە خێزانەکەی دەکا و یا جاری وای خانمی وایە هەر بە پێچوانەوە قسەی بێڕێزی بەرامبەر بە هاوسەرەکەی دەکات. کەواتە دەبێ ئێمە ئاگامان لە مافەکانی یەکتری بێ و مافەکانی یەکتری بپارێزی و بە عیبادەتی بزانین ئەگەر ئێمە لەگەڵ یەکدا هاوکار و دەستباری یەک بین. یعنی ئەگەر من هاوکاری خێزانەکەم کە ئەو هاوکاری من کە بە عیبادەتیکە، ئەگەر ئەو دڵی من ڕاگرێ من دڵی ئەو ڕاگرم بڕوا ببێ ئینشاءالله بەهەشت جێگەی خۆمان نەبێت لە قیامەتە و لە دنیاشە بەهەشتێکی خنجیلانە و جوان بۆ خۆمان دروستەکەین. چوو ئەم دنیاە پێغەمبەر فەرمووی الدنیا مەزرعة الآخرة. ئەگەر ئێمە لەم دنیاەدا بەهەشتێکی بچکۆلە دروستکەین دڵنیا بشین لە دوا ڕۆژیشە ئینشاءالله خوامان خاتە بەهەشتە گەورە و فراوانەکەی خۆی و ئاسوودە و بەختەوە دەبین. جا بۆیە زۆر ئەرکی سەرشانی پیاوانی بەڕێزە کە حورمەت لە خانمەکانیان بگرن، ئەوە شەرەفمانە، ئەوە مەسەڵەی کەرامەتمانە، ئەوە هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر تۆ لەسەر شەرەفی خۆت هەر تێکت بەسەر بێ پلەی شەهادەت وەرەگی. کەواتە بە کورتی و بە مختصەرەکەی خانمەکانی ئێمە گوڵن، پیاو پەرژینیانە، ئەبێ پیاو بیان پارێزێ، ئەبێ حیا و حورمەتیان بپارێزێ و زۆر بە ڕێز و حورمەتەوە لەگەڵیانە بدوین بە قسەی خۆش. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بە کەمی مەزانە ئەگەر زەردەنەخەنەیەکی خۆش لەسەر لێو بدەی بەرامبەر بە خێزانەکە، یانی ڕوویەکی خۆشی بێتێ، ڕوویەکی گەشی بێتێ و قسەی خۆشی لەگەڵا بکەی. پێغەمبەر دەفەرمێ الکەلیمەۃ الطەیبەۃ صەدەقە، کەلیمەی طەیبە، قسەی جوان، قسەی شیرین زۆر خۆشە و دڵی خۆشەکە. وەکو هەموو غەمەخەیتە دڵی خێزانەکە، نا دڵی خۆشکە، بێئەمەلی مەکە، بێئومێدی مەکە، ڕەشبین مەبە بەرامبەری و ئەویش با هەر بە پێچوانەوە وابێ لەگەڵ تۆدا. مەسەڵەن بۆ نمونە ئەم خانمە بڵێ من هاوسەرەکەی خۆم بە هەموو دنیا ناگۆڕمەوە، ئەمیش لە بەردەم خانمەکەی خۆیان بڵێ خانمەکەی خۆم بە هەرچی ئافرەتی دنیای نایگۆڕمەوە و خانمەکەی خۆم نەبێ هیچ کەسێکی کە ئەوە نازانم کە بڵین بیگۆڕمەوە لەگەڵ خێزانەکەی خۆمدا. جا ئەگەر بەم نەبتە، بەم شێوازە جوانە، بەم ڕەوشتە بەرزە لەگەڵ یەکا قسە بکەین دڵنیاتانەکەم ژیان زۆر خۆشە. هیواڵێ ژیان هیچ نییە، بەڵام بە پێچوانە من دەڵێم ژیان زۆر خۆشە. دنیا الدنیا مەزرعة الآخرة، دنیا مەزرعی ئاخرە. ئینشاءالله لە دنیا بەخۆشی بژین، لە قیامەتیشا لەگەڵ ریزی ڕێزێ ناکاروێ. خوای گەورە بەختەوەری دنیا و قیامەتمان کا و ڕێز و ئەدەب و حورمەتمان بۆ بگێڕێتەوە، بتوانین مافی خێزانەکانمان بین لە حوسن و ڕەزای ئەوان بین، ئەوانیش لە حوسن و ڕەزای ئێمەدا بن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.